بنای خوای گەورە و میهرەبان میوانانی خۆشەویست بەخێر بێن بۆ ساڵیادی دامەزراندنی پرۆژەی سایکۆفێر. ئامادەبوونتان مای دڵخۆشیە بۆ ئێمە، سپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشیوە. سایکۆفێر یادی یەک ساڵەی دامەزرانی خۆی لەم ڕێکەوتە ئەکاتەوە کە پرۆژێکی ئەکادمیانی قوتابیانی بەشی دەرونزانی هەر یەک لە زانکۆی سەلاحەدین و زانکۆی سۆرانە. بە مەبەستی خزمەتکردنی زیاتری قوتابیە لەلایەنی زانستی و دەرونیەوە کە قوتابی خۆی بۆ تەکۆک و چاقی بەدەستهێنانی زانستەکەی لە ڕێگای چەندین بڕگە و چالاکی تەوەری تایبەت بە پرۆژە. دەستخۆشی لە فەرمێسکخان دەکەم بۆ ئەو پێشەکەی لەبەرەوەی بەشی دەرونزانی لێرە و لە ناوچەکانی تری دەرەوەی ئەو ناوچەیە بە شێوەزاری سۆرانی دەدوێن و لە هەندێک شوێنیش هەیە کە بادینی و شێوەزاریان بادینیە. فەرمێسکخان پێشەکەکەی بە شێوەزاری سۆرانی پێشکەش کرد بۆ ئەو بەشانەی کە سەر بە ناوچەی شێوەزاری سۆرانی. بۆیە منیش پێم باشە هەمان قسەکانی ئەو وەرگێڕما سەر شێوەزاری بادینی بۆ ئەوەی ئەو بەڕێزانە و ئەو قوتابیانەشی کە لە بەشی دەرونزانی و لە ناوچەکانی تری بادینانن ڕوونتر و باشتر لە پەیامەکە تێبگەن. بۆیە من وتەکانی خۆم بە بادینی پێشکەش دەکەم. بناوێ خودێ مەزن و دلوان مهربانên hêja û xweştivî xêr hatin بۆ salvegera damezrandina proja Saykofer. Amadebûna hewa cihê dilxweşiya me ye. Spas bû wî demî hewa bi me bexşî. Saykofer ya de îksaleya damezrandina xwe li vê rojê saxt ketebe ku projekê akademiyane ye di navbera qutabiyên beşê derunzanî her êk ji zanîngeha Selahedîn û zanîngeha Soran bi merema xizmetkirina qutabiyan li layenê zanistî û derûnî ve ku qutabî bi xwe yêbûye ki rokê bi dest berînana zanista xwe li vê projê da bi rêka çend çalakî û birgehên proja Saykofer. دەستخۆش بۆ کارهاتەی وانێرە بە زاراوی بادینی پێشکەشی کرد بۆ ئەو کەسانی کە زاراوی بادینی. ئێستاش بانگشتی کاک عەلی خوێندکاری بەشی دەرونزانی زانکۆی سەلاحەدین قۆناغی چوارەم سەرپەرشتیاری گشتی پرۆژەی سایکۆفێرەکەم خۆی بێتە ئێرە و بەرچاوبوونێکی تەواومان لەسەر سایکۆفێر بکات. بەناوی خوای گەورە و میهرەبان خانمان بەڕێزان زۆر بەخێر بن. ئێستا ئەمانەوێت سەرەتایەک دەربارەی سایکۆفێر باس بکەین. بەڕێزان سایکۆفێر لە یەکی یازدەی ساڵی 2022 لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لەلایەن قوتابیانی بەشی دەرونزانی کۆلێژی ئاداب زانکۆی سەلاحەدین هەروەها قوتابیانی بەشی دەرونزانی زانکۆی سۆران دامەزرا کە بە پشتیوانی و پشتگیری سەرۆکایەتی زانکۆ مامۆستایان و پسپۆڕانی دەرونزانی دامەزرا. بەڕێزان سایکۆفێر کورتکراوەی فێرخوازانی دەرونزانیە کە پرۆژەیەکی زانستی دەرونیە و پەیوەستە بە قوتابیانی بەشە دەرونیەکان. سنووری کارکردنیشی بە دەوری قوتابیاندا دەخولێتەوە و تەنها قوتابیانی بەشی دەرونزانی بەشداری دەکەن لە چالاکیەکاندا. دوای هەستکردن بە بەرپرسیارەتی و نەبوونی هیچ پرۆژەیەکی دەرونی لە هەرێمی کوردستان قوتابیانی بەشی دەرونزانی بڕیاریاندا بە دامەزراندنی ئەم پرۆژە بەرهەمدارە. سەرەتا سایکۆفێر لە پێناو ئامانجێکی زۆر سادە هاتەبوون بەڵام لەسەر بنەمایەکی ڕیشەوی و پتە و گەشەی کرد. ئامانجی سایکۆفێر بریتی بوو لەوەی قوتابی ببێتە تاکێکی بەرهەمدوار کە لە ڕوانگەی ئەریک فرۆم باشترین و بەسوودترین زۆری کەسایەتیە. واتە قوتابی خۆی خزمەتی خۆی بکات، خۆی درک بە تواناکانی بکات و پەرەیان پێ بدات، خۆی دەستپێشخەری لە پڕکردنەوەی کێلێنەکان بکات، هاوسۆز و هاوکارانە لەگەڵ هاوڕانی لە پێناو خۆ و بەشەکەیدا کار بکات و بۆ ئەم مەبەستەش کار و چالاکیەکانی لەسەر بنەمای زۆرترین سوود بۆ زۆرترین قوتابی داوەشت. ئامانجەکانی سایکۆفێر لە چوار خاڵدا کورت کراونەتەوە کە بریتین لە زەخیرەکردن و دەوڵەمەندکردنی بابەت و سەرچاوەکانی دەرونزانی، دروستکردنی کەشێکی زانستی بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی معریفەی قوتابیان، هەروەها پڕکردنەوەی ئەو کێلێنانەی کە لە بواری دەرونی و بەشە دەرونیەکاندا هەن، هەروەها کەمکردنەوەی بربەست و ڕێگریەکانی بەردەم قوتابیان لە هەموو لایەنەکانەوە. بەڕێزان ئێمە درک بەواکەین کە گەر بمانەوێت ببین بە تاکێکی بەرهەمدار و بەسوود بۆ کۆمەڵگا پێویستەکە پێشوەختە ببین بە قوتابیەکی بەرهەمدار و بەسوود. بۆیە بۆ ئەو
وابەستە چالاکیەکانمان زیاتر بە دەوری قوتابیان ئاخولێتەوە نەک کۆمەڵگە واتە زیاتر ئەمانەوێت خزمەتی خۆمان بکەین وەکو قوتابی دواتر ئەو بدەین کە ببین بە تاکێکی بەرهەمدار و بەسوود بۆ تەواوی کۆمەڵگە. سەبارەت بە سایکۆفێر هەیکەلی سایکۆفێر لە چەند بەشێک پێکاتوە کە یەکەمین ئاست لە سایکۆفێر سەرپەرشتیاری گشتیە کە سەرپەرشتیاری گشتی هەموو پرۆژەکە ئەکات هەروەها ڕاوێژکاریشمان هەیە کە زۆر بەسپاسەوە تەواوی مامۆستایانی بەشی دەروونزانی لەگەڵمان بوون و ڕاوێژمان پێیان کردووە. لە دوای ئەوە سەرپەرشتیاری دەستەکانمان هەیە هەروەها سەرپەرشتیاری قۆناغەکان دواتر هەر سەرپەرشتیارە و یاریدەدەرێک لە قۆناغی دوای خۆی هەیە و دوای ئەوە ئەندامی دەستەکان هەیە. سایکۆفێر لە کۆمەڵێک دەستە پێکاتوە کە سەرەکیترینیان دەستەی سەرپەرشتیارەکانە دواتر دەستەی ڕاگەیاندن دەستەی وەرجێڕان دەستەی تەکنیک و ڕێخستن دەستەی تایپ و دیوەخانی سایکۆفێر و دەستەی کاری دەنگی و دەستەی وێبینارەکان کە هەموو ئەوانە بەیەکەوە بە شێوەیەکی دینامیکی کارەکەن بۆ ئەوەی چاڵاکیەکان بڵاو بکەینەوە و کاریان لەسەر بکەین. تەنها لە دەستەی وەرجێڕانی ئێمە لە هەر چوار زمانەکە هەرێکە لە زمانی عەرەبی زمانی تورکی زمانی ئینگلیزی هەروەها زمانی فارسیش قوتابیمان هەیە کە تا ئاستێک زمانەکەی باشە بۆیە وەرجێڕان لە هەر ئەو چوار زمانە کردومانە کە لە 15 قوتابی پێکاتوە. هەروەها بۆ ئەوەی چاڵاکیەکانمان وەرجێڕانەکانمان پاراوتر بێت و زانستیتر بێت 5 لە ئەندامەکانمان هەیە کە پێداچنەوە بەسەر وەرجێڕانەکان دەکات. هەروەها ئەندامانی دەستەی ڕاگەیاندن کە کاریان بڵاوکردنەوەی بابەتەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان 9 قوتابی ئەندامان لەو دەستەیە. هەروەها دەستەی تایپکردنەوە ئەمە هەموو ئەو بابەتانەی کە کاریان لەسەرەکەین و هەموو ئەو کتێبانەی کە بەسوودن بۆ قوتابیان هەڵەدەین تایپیان بکەینەوە کە ڕەنگە تاوەکو ئێستا زیاتر لە 600 پەڕی ئەیفۆرمان تایپ کردبێتەوە کە توانین دواتر وەکو بەرهەمێک بڵاوی بکەینەوە کە لە 11 قوتابیش پێکاتوە. هەروەها ئەندامەکانی دیزاین و مۆنتاژمان هەیە کە کاری تەکنیک و ڕێخستن و دیزاین و مۆنتاژەکەن هەروەها کە لە 8 قوتابی پێکاتوە. هەروەها ئەندامی کاری دەنگیشمان هەیە کە ئێستا ئەو دەستەیە پێیا بۆ و ئەو جارە بە شێوەی دەنگی نەک تەنها وەرجێڕان چاڵاکیەکانی خۆمان بڵاوەکەینەوە. هەروەها دەستەیەکی ترمان هەیە بە ناوی ناسانی کتێب کە ئەو کتێبانەی پێوەستن بە دەروونزانی کورتیانەکەینەوە و دەیانناسێنین بۆ ئەوەی قوتابیان سوودی لێوەربگرن کە لە 7 قوتابی پێکاتوە. بەڕێزان هەموو دەستانە بەیەکەوە کارەکەن و بەیەکەوە سایکۆفێر پێک دەهێنن و بەڵام بۆ ئەوەی بابەتەکانمان زانستیتر بێت هەموو چاڵاکیانی کە بڵاویەکەینەوە بە 7 قۆناغ تێپەڕێن واتە کاتێک بە 7 قۆناغ تێپەڕی ئەو کاتێ ئێمە بڵاویەکەینەوە ئەخینە بەردەمی قوتابیان و فێرخوازانی دەروونزانی. یەکەمین هەنگاو هەوڵ ئەدەین ئەو بابەتانە هەڵبژێرین کە بە سوودە بۆ قوتابیانی بەشی دەروونزانی و ئەزانین فەراغێک بۆ قوتابیان پڕەکاتەوە سەرچاوە بۆ قوتابیان زیاد دەکات و دوای ئەوەی بابەتەکەمان دۆزیەوە ئەو کاتە دەینێرین بۆ ئەو کاتە ئەگەر بابەتەکە لە زمانی کیبیانی بوو وەرجێڕانی بۆ ئەکەین و دەستەی وەرجێڕانیشی لەسەرەکات دواتر پێداچنەوەی بەسەردا ئەکرێت لەلایەن کۆمەڵێک لە قوتابیان کە ئەزموونی زیاتریان هەیە لە وەرجێڕانەوە. هەروەها دواتر لەلایەن مامۆستایانی بەشی دەروونزانی هەڵسەنگاندن بۆ بابەتەکە ئەکرێت لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە هەڵەسەنجێرێت هەروەها لە ڕووی ڕێزمانیشەوە خاڵبەندیشەوە چاکەکرێتەوە. ئەو کاتە بۆ دەنێردرێت بۆ دەستەی کاری دەنجی ئیشی دۆبلاژ و کاری دەنجی بۆ ئەکرێت دوای ئەوە دەنێردرێت بۆ دەستەی مۆنتاژکردن و ئیشی مۆنتاژی بۆ ئەکرێت. ئەو کاتە دەنێردرێت بۆ دەستەی ڕاگەیاندن و ئەو کاتە بڵاوەکرێتەوە. واتە ئێمە تاوەکو بەو فلتەرانە تێنەپەڕێنین ئەوە هیچ یەکێک لە بابەتەکانی خۆمان بڵاو ناکەینەوە ئەوەش لە پێناو ئەوەیە کە بابەتەکانمان زیاتر ئەکادمی و زانستی بن و هەر بابەتێکی سادە نەبێت. هەروەها
ئێمە شوێنێکمان هەیە سەکۆیەکمان هەیە بە ناوی دۆخانی سایکۆفێر کە تێدا تەواوی قوتابیانی بەشی دەروزانی تێدا کۆکراوەتەوە کە لەنەوە خۆمان بابەتەکان ئاوگۆڕەکەین و زانیاریەکان زۆر جار دیبێت ئەنجام دەدەین گفتوگۆی ئەکادمی ئەنجام دەدەین بەڵام ئەو سەکۆیە داخراوە تەنها قوتابیانی بەشی دەروزانی تێدایە ئەمەش دەبێنەوەی کە زۆر جار ڕەنگە ئێمە خۆمان لەو ئاسەدا نەبین لەو مستەوادا نەبین کە بابەتەکان بڵاو بکەینەوە بەڵام لەناو خۆمان ئەتوانین زانیاریەکان ئاڵوگۆڕ بکەین. لە دوای هەموو ئەوانە ئێمە یەک ساڵی ئەپەڕێت بەسەر دامەزراندنی سایکۆفێر بە درێژایی ئەو یەک ساڵە ئێمە توانیمانە چەندین بەرهەمان هەبێت لەنێو سایکۆفێر کە بە شێوەیەکی گشتی لە هەردوو زانکۆی سۆران و زانکۆی سەڵاحەدین زیاتر لە 116 بەرهەمان هەیە. لەو 116 بەرهەمە 73 بەرهەمیان هی قوتابیانی بەشی دەروونزانی زانکۆی سەڵاحەدینن لە کاتێکدا تەنها 43 بەرهەمیان هی زانکۆی سۆرانە. هەروەها ژمارە قوتابیە کاراگان ئەو قوتابیانی کە بە بەردەوام لە ناو سایکۆفێرن و ئەکتیڤ و کاران لە هەردوو زانکۆکە بە شێوەیەکی گشتی 60 قوتابی کارامان هەیە کە لەو 60 قوتابیە کارایە 35 قوتابیان لە زانکۆی سەڵاحەدینن هەروەها 25 قوتابیان لە زانکۆی سۆرانن. ژمارەی بەرهەمی بڵاوکراوە لە یوتیوب زیاتر لە 118 بەرهەمان هەیە کە لەو 118 بەرهەمە 73 بەرهەمیان هی زانکۆی سەڵاحەدینە کە تەنها 35 بەرهەمیشیان هی زانکۆی سۆرانە. هەروەها ئێمە بە درێژایی ئەو یەک ساڵەی کە بەڕێمان کردووە زیاتر لە 6 کورمان کردوێتەوە بۆ قوتابیانی بەشی دەروونزانی هەروەها چەندین زنجیرە بابەتمان ئەنجام داوە و لە چین و توێژە جیاوازەکانیش بۆ ئەوەی قوتابیان بتوانن ئاستی مەعریفە و توانای خۆیان بەرزتر بکەنەوە. هەروەها ژمارەی هەروەها ئێمە لە ماوەی ئەو یەک ساڵەدا 20 وێبینارمان ئەنجام داوە بە درێژایی ئەو هاوینەی کە بەڕێمان کرد هەموو هەفتانە وێبینارمان هەبووە. زانکۆی سۆران و زانکۆی سەڵاحەدین تا ئاستە قوتابیەکانیان لە جۆرێک لە پێشبڕکێدان لەسەر بەدەستێنانی لەسەر ئەنجامدانی چاڵاکی زیاتر کە زانکۆی سۆران زانکۆی سەڵاحەدین لە ماوەی یەک ساڵدا زیاتر لە 194 خاڵی بەدەستێناوە هەروەها زانکۆی سۆران 105 خاڵی بەدەستێناوە. خاڵەکان لەسەر بنەمای چۆنیەتی و چەندێتی دائەندرێت واتە ئایا ئەو چاڵاکیە تا چەند سوودی هەیە بۆ قوتابیان و تا چەند کاریگەری دروستەکان لەسەر قوتابیان. بەپێی ئەو داتایانە و ئەو ئامارانەی کە لە بەردەستمانە ئەو ڕاپرسیەی کە ئەنجاممان داوە لە هەردوو زانکۆکە تاوەکو ئێستا زیاتر لە 63 قوتابی ئەوەی کە جوابیان داوەتەوە سوودیان لە سایکۆفێر بینیوە. بە شێوەیەکی گشتی سایکۆفێر لە ماوەی ئەو یەک ساڵەدا ئەم چاڵاکیانەی ئەنجام داوە جگەل لەوەی کە توانیمانە کاریگەریەکی باش لێکەوتێکی باش لەسەر قوتابیانی بەشی دەروونزانی ئەنجام بدەین. ئەریک فرۆم لایوا بوو کە تاکە کەسایەتیەکی سەرکەوتوو تاکە کەسایەتێک کە بەزود بێت بۆ کۆمەڵگا کەسایەتێکی بەرهەمدارە. ئێمەش چاڵاکیەکانمان لەسەر ئەو بنەمایە دامەزرا. بەڕێزان ئێستا هەر یەکێک لە ئەندامانی سایکۆفێر توانیوێتی هەستی بەرپرسیارەتی هەبێت هەست بە بەرپرسیارەتی ئەکات و هەروەها تا ئاستێکی زۆریش پشت بەخۆیە بەستێت لە ئەنجامدانی چاڵاکیەکان چونکە هەموو ئەو چاڵاکیانەی کە تازە خستمانە ڕوو هەموویان لە ڕەنگ زادێ ڕەنج و ماندووبوونی قوتابیانی بەشی دەروونزانی و بە هیچ شێوەیەک جگەل لە ڕاوێژی مامۆستاکان نەبێت هیچ کەسێکی تر بەشدار نەبووە لە ئەنجامدانی چاڵاکیەکان. هەروەها قوتابیانی بەشی دەروونزانی بەهۆی سایکۆفێرەوە توانیویان تا ئاستێک هاوکاری یەکتر بن هەروەها توانیویان بە کۆمەڵ کار بکەن و لەگەڵ یەک هاوکار بن و هاوسۆزانە کار و چاڵاکیەکانیان ئەنجام بدەن و هەروەها ئینتیمایان زۆر زیاتر بووە بۆ بەشی دەروونزانی بە شێوەیەکی دەروونزانی
دەروزانی لە ماوەی 1 ساڵەدا ئەو کارانی کردووە. هەروەها وەکو موژدانەیەک سایکۆفێر لە چەند مانگی داهاتوو بۆبارێکی زانستی تایبەت بە دەروزانی بڵاوە کاتەوە کە ئێستا کاری لەسەرەکات کە یەکەمین جارە لە کوردستان بۆبارێکی زانستی دەروونی بڵاو بکرێتەوە کە قوتابی بەشی دەروزانی خۆی پێی هەڵاستێت. و لێردا قسەکانم تەواو بوو. کاک عادل سپاس بۆ کاک عەلی عەبدولقادر ڕەسوول سەرپێشکاری گشتی پرۆژەی سایکۆفێر بۆ پێشکەشکردنی وتەکان. ئێستا داوا لە بەڕێی سڵاگری کۆلێژی ئاداب پرۆفسۆر دکتۆر قادر محەممەد حەسەن دەکەین بۆ پێشکەشکردنی وتەکان. خۆی گەورم گەبان مامۆستانی بەڕێز داگیانی عەزیز میوانانی خۆشەویست کە ئەمڕۆ دەورەتان کردین لەو پێوەستە لەگەڵمان بەشدارن. لە ڕاستیدا خۆم خۆشحاڵ دەزانم وەکو مامۆستانی زانکۆ ڕاگری کۆلێژ کە لە کۆلێژی ئێمە لە بەشی دەروزانی ئەو چالێژە زانستی گشتی لە پارەوە دەستی پێکردووە کە لە ڕاستیدا چالێژێکە شایانی چاودێک بۆیە من لە سەرتاوە سوپاسێکی زۆر بۆ ئەو قوتابێ بە ڕێزانە دەردەبڕم کە لە سەرتاوە لەگەڵ ئەو پرۆژەیە بوون کاریان لەسەر کرد. من لە بیرمە هات لە لای من هەموو پاڵشتێکم بۆ دیوارەکردنەوە نووسراومان کرد بۆ زانکۆی سۆرا. دەمە بیرۆکەکە لە لای قوتابیانی بەشی دەروزانی لای ئێمە بوو. دواتر برادرانی زانکۆی سۆرانیش تێدا بەشدار بوون. ئەمە ئەزمونێکی جوان بوو بۆ کاری هاوبەش و ئەزمونێکی جوان بوو بۆ کاری قوتابیان. ئێمە هەمیشە زۆر زاگرەی لە قوتابیانی خۆمان دەکەین دەڵێن قوتابی ئێستا وەکو جاران چالاک نین وەکو جاران هەڵسوڕاو نین بەڕاستی لە خوارە زانستەکەی خۆیان. ئەوەی کە ئێستا من دەیبینم لە ئەو چالاشی قوتابیانی بەشی دەروزانی کۆلێژەکەمان لە ڕاستیدا جێ دڵخۆشە و جارێکی دوومێتمان لێدادەوە قوتابیان دەبێت چالشەکانیان زیاتر بکەن هەم لە کۆبوونەوەی لەگەڵ قوتابیان خۆیان هەم لەگەڵ نەراتەکانیشان هەمیشە زەن لەسەرەوە دەکەینەوە کە دەڵێن ئێمەش پێمان خۆشە قوتابیان زۆر چالاکتر بن زۆر باشتر هەنگاوبنێن زۆر چاکتر ڕۆ ببینێن لە پسپۆڕی و کاری خۆیان. بۆیە لە ڕاستیدا ئەو بۆ من جێ دڵخۆشیەکە قوتابیان ئێمە ئەوی شایان بۆ شێوازە ئەنجام داوە ماو شتێک بەڕێی مثاڵێک کە بۆ چالێژانەی کە بەداتاوە کرا بەدەستی بەڕێزدان بینیتان بەڕاستی بۆ من جێ دڵخۆشیە و هەموو بەڕێزانەکە لەش بەشدارە جێ دڵخۆشیە ومێت دەکەم کە لە داهاتدا بەڕاستیدا کارەکانتان فراوانتر بکەن. من ئاگە لە دوورەوە ئاگام لە چالێژەکانتان هەیە بە شێوەیەکی زۆر جوان تەکنەلۆژیای سەردەمتان بەکارهێناوە لەو چالێژانەدا. گروپی خۆتان و گروپانێکە هەتانە لە سۆشال میدیا بە شێوەیەکی گشتی تێبینی کردووە کە زۆر چالاکانە کارەکانیان دەکەن و زۆر بەرهەمی ناوازە بەرهەمی باش بە شێوەیەکی گشتی کراوەتە ڕوو. بۆی من بەڕاستیدا دەستخۆشیتان لێ دەکەم پێم وایە کە زۆر دەدانێ چاوەڕانەکرێ. من ئێستا چاوم لەوەیە کە ئەو قوتابی بەڕێزانەی کە ئێستا لەگەڵمانێ بۆ بەشدارن ئێستا قوتابی لە زانکۆ هێشتا دەرنەچووە من دەڵێن دەبێت ئەوان چی میکانیزمیشان هەبێت کە دوای دەرچوونیان ئەو پرۆسەیە بەردەوامی هەبێت. بەداخۆ من لە ناو قسەکان شتێکی وام نەبینیم بەڵام دڵنیام دەبێت پلانیان هەبێت. ئێمە پێمان باشە لەبەرەوەی شتەکان بە زۆری بە تەکنەلۆژیای نوێ دەکرێەوە بە ئۆنلاینە ئیتر ڕەنگە پێویست نەکاتوە لە ناو کولێبی یان لە بەشبی یان لە هەولێربی بۆی بتوانێت لەو چالێژانە بەشدار بین مادام ئێمە کۆمەڵێکی زۆر خەڵک لەگەڵتان بەشدارە لە زانکۆکانی دیکە لە شوێنەکانی کەس بۆیە هیوادارم بیرتانەوە کرد بێتەوە کە لە داهاتوودا پاشەوەی ئەو قوتابیە چالاک و بەرگوپێکانی ئێمە کە دەریش دەسن هەڵسوڕای ئەو گروپەن دەبێت میکانیزمێکتان هەبێت کە درێژە بۆ چالێژانە بدەن بەڕاستی وە نێوەستێن یعنی چالێژەکانتان لەسەرەوە نەوەستێکان تامن لە زانکۆ قوتابی و دواتر دەڕۆم هەرێکە و بدۆی ئیشی خۆیدا و ئاگام لێ نابێت. ئەوە بۆ من چێک خۆشحاڵێک کە دەبینم قوتابیانی ئێوە بەڕاستی لەو بوارە ئەو هەڵسوڕانەیان کردووە جێ دەستخۆشیە جێ چاورێکردنە دڵنیام قوتابیانی تر لە بەشتە من ئاگام لێ لە بەشەکانی ترش گروپمان هەیە گروپی زیاتیانمان هەیە چالێژی ئەکادمی دەکەن بەڵام بەو ئاستە نییە بۆ ئاستە و بۆ کوالێتی نییە کە
قوتابیانی ئێمە لە مشکلە نووسانی دەکەن ئەمە بۆدامی ئەوە دەبن بە قوتابخانەیەک بۆ قوتابیانی دیکەی دوای خۆشان هەم لە بەش لەگەڵتان بەشدار دەبن هەم لە بەشەکانی تۆ هەم لە کۆلێژەکانی تۆ هەتا لە زانکۆکانی کەش دڵنیام چاودانی دەکەن بۆ گەرنگترینشی بۆ لەسەرەوەیە کە هێندە نمونەیەکی جوان دەکەم بچای دەکات ئەمە دڵنیام کە ئێوە ئەو نمونە جوانن قوتابیانی دیکە لە زانکۆکانی کەش لە زانکۆی خۆشمان چاودانی دەکا و ئەو هەچکەیە دەکەین ئەمە بە سەرەتیشی گەورەی لەسەر شانی بەڕێستا قوتابیان کە بۆ کارهەستاون پێم وایە کە دەبێت کوالیتی پیشەکانتان و ئەو فیلتەرانەی کە داتان ناو لەلایەنی زانستیەوە باشتر پەرەی پێبدەن مامۆستایانی شتێوە بێنن و مامۆستایانیش لەگەڵتان بەشدار مامۆستایانی بەڕێز بەرزی تەنها ڕایۆژگارن ئاسایە ڕایۆژان پێ دەکەن بەڵام جارجارە لە وێبنارەکانتان لە چالاکیەکانتان بەشدار بن هەموو من ئاگام لێرە تمەدە ئاماژە شوێنەکە پار پێشانگایەکی جوانیشان کردەوە هەر لە ساحەی کۆلێژ بۆمان کردەوە ئەویش پێشانگایەکی زۆر جوانی واری دەنووزانی بوو هەر بەشێک لە سەرچەکانی بەش و سەرچەکانی ئەو بە جوانە من پێم وایە کە ئێوە زۆر شتی دیکەتان لێ چاوەڕان دەکرێت دڵنیام کە زۆرتان پێ زۆر زیاترتان پێ لەوەی کە ئێستا بەخشیدانە توانیان ئێوە لێرە تاقەتیست نەبێت باشە دڵنیام کە لە داهاتوودا کاری دیکە چاوەڕوانتان دەکات ئەو توانە زۆری کارتانە ئەو داهاتووی کە لێتان تێدا ڕادەبینن مامۆستا بەڕێزەکانتان پێمان ڕادەبینین دڵنیام لە داهاتوودا دەکەنە پراکتیکی بۆ کاری باشتر ئەنجام بدەن و دیسان دەبنە نمونە بۆ چاودێرکردنی قوتابیانی دیکە لە هەموو ئاستەکانی لە بەشەکان لە کۆلێژەکان و زانکۆیەکانی پێش بۆ من هەروەندە پێ دەکەم دەستان خۆش بێ ئێمە لە ڕاگەیاتی خۆش و پاڵ شتێکتان دەکەین هەموو هەماهنگێکتان لەگەڵ دەکەین هەر شتێکتان لای ئێمە پێویست بێت و ئاسانکاری و پاڵ شتێککردن سمارتی بێ چمانەیە بێ بۆ سەرچەکانتان هەروەکو هەم بوارەکان دەپار هەتا قوتابی بەڕێزانی کە پێشانگایەکەشان کردووە بەلای سایکۆفێر هەموویان سوپاس و پێزانینی ڕاگەیاتی کۆلێژماندانێ ئەو ساڵش بە هەمان شێوە هەر هەمووتان شایستەی ئەو ڕێز و پێزانینێن ئەو قوتابی بەڕێزانش کە لەگەڵتانی هەوڵدەن لەگەڵتان بێنە ناو ئەو پیشە تبی ئەو پیشە بنواتە بێتەوە کارەکان ئەنجامدەن کوالیتی پیشەکانتان باشتر بکەن ئاستەکەی باشتر بکەن باسنەکەی فراوانتر بدەن بەشداریکردنی مامۆستایان زیاتر بکەن هەتا من پێم وایە لێ بەشداریکردنی زانستەکانی بکەش لەناو پیشەکەتان زیاتر بکەن واتە هەر لەناو چوارچێوەی دەنووزانی بەخوێنەوە بەڵکو کار بکەن بۆ ئەوەی کە ئەو زانستانی کە نزیکە لە دەنووزانی ئەو خۆتان دەزانێت زانستەکان کاتی خۆی هەمویان یەک بوون لەناو چوارچێوەی فەلسەفەدا گزارشتان لێ دەکرا ئێستا ئەو زانستانە جیاو دەکەوە هەرێک و پسپۆرێکمان بکووە زانستی دەنووزانی لە ڕاستیدا شیرازەیەکی زۆر کتێوی هەیە لەگەڵ فەلسەفە لەگەڵ ڕۆمانسی لەگەڵ مێژوو لەگەڵ ئەو زانستانە بۆیە هەوڵدەن جارجارە لە چەلەنجەکانتان و ویژەکانتان کەڵ وەربگرن لەو زانستانەش ئەو ئاقار و کەوشەنانەی کە پەیوەندی بە پەیوەندی و پەیوەستەی نێوان دەنووزانی ئەو زانستانەشەیە هەوڵدەن ئەو کەلێنانە ببینەوە و کاری لەسەر من زۆر سوپاسان دەکەم سەر پێتان بەرزە دڵنیام لێوە دەبێت بوونەیەکی جوان بۆ قوتابیانی ئێستا و داهاتووی زانکۆمان و کۆلێژەکەشمان دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی مامۆستا بەڕێزەکان دەکەم دەبێت ئەوەش دەبێت نەچێکەیە لە سەرۆکاتی زانکۆ پاکشتێکی باشمان دەکرێت بەڕاستی بەتایبەتی لەلایەن خودی برای بەڕێزم پرۆفیسۆر وەرنەبی کە من لێرەوە بەناو ڕێگاکی کۆلێژ سوپاسی دەکەم کە هەماهەنگ بووە هاوکار بووە هاندانی داوە ئەو ئیشەی کە لە ڕاستیدا ئێمە چاوەڕوانمان بوو سەرۆکاتی زانکۆ و پاڵپشتیکردن کۆمەکردنیەوە کردویانە بۆیە من دەستخۆشیان لێ دەکەم ڕێزم بۆیان هیوادار و پاڵپشتەی بەردەوامی چکاون بوونە جوانەکانێتی کە بەرهەمەکەیت من دیسان دەستخۆشتان لێ دەکەم پیرۆزباییتان لێ دەکەم ئینشاڵڵا داهاتوودا گەریانی داهاتوو ساڵی داهاتوو دڵنیام حکومەتتان پڕتر دەبێت دەسەڵاتەکانتان زۆرتر دەبێت بەرهەمتان زیاتر دەبێت و هەمیشە بەسەر بەرزی بسەر فرانسیتان بێت دەستان وادارم سەکان بێت پاڵەیەکی پۆزیتیڤ و هەر یەک لە ئەندامانی سایکۆفێر تاکو بەردەوامی و کاری باشتری بکەین ئێستا داوا لە پرۆفیسۆر دکتۆر ماهاسرۆکی بەشی دەریزانی زانکۆی سەلاحەدینەکەم بێ وتەی خۆمان پێشکەش بکەن. خوشحاڵی ئەوە کە پێگەوەیانی یەک ساڵی دانیێنانی
پێشکردنی خزمەتگوزاری دەرونی لە هەموو بوارەکانی دەرونزانی بۆ هەموو هەموارگرا چ لە ناو زانکۆی دابیانی زانکۆ چ لە دەرەوەی زانکۆ ئەم هەماهەنگیە ئەم دیرۆگەیە بە هەماهەنگی لە نێوان مامۆستایانی دەرون زانکۆ زانکۆی سۆران و زانکۆی سەلاحەدینرا هەروەها بە یارمەتیدان قوتابیانی کۆدیدی باڵا و معیدەکانی بەش و قوتابیانی بەش هەروەها لە چەند پسپۆلێکی دەرونزان کە لە دەرەوەی زانکۆی سەلاحەدین بۆیە سوپاسی خەترایەک دەکەم بەڕێزان ئێمە هەموومان دەزانی کە زانستی دەرونزانی زانستێکە ئیشەکە لەسەر ڕەفتاری مرۆڤ پێکۆڵینەوە لەسەر ڕەفتاری مرۆڤ بۆ ئەوەی بتوانین ئەو پێشەتێدان بکەین لەلایەنە ئەلێنیەکانی ڕەفتار و لایەنە نەرێنیەکانی ڕێنمایی پێ بکەین و بیگۆڕین بەڵام ئەم ئیشە ناکرێت ئیلا بە چەند مەرجێک ئەو مەرجانە هەبوونی وزە و ئیشکردن بە گروپ و هەروەها پاڵپشتی خۆشحاڵم کە سایکۆفێر توانی وزە وتوانی ئیشی گروپ دەرخان بکە و هەروەها پاڵپشتی ڕانگرایەتی کۆلیژ و پاڵپشتی مامۆستایانی دەرونزانی پاڵپشتی زانکۆی سەلاحەدین وەکو دکتۆر قادروودین دکتۆر نەبیل زۆر سوپاستان دەکەم هیوادارت بەردەوام بن بە ئیش و کارەکانتان و فراوانتری دەکەین ئینشاڵڵا و بەرزە قسەی دکتۆر قادروود لەگەڵ عادل قسەم کرد کە ئەو گروپە بەردەوام دەبێت بە ئیستیشارەی ئەو تەڵەبانە کە خەڵوز دەکەن ئەو ساڵە و ئەو تەڵەبانە کە ئامادەیان دەکەین ئەو قوتابیانە بۆ ساڵانی دواتر زۆر سوپاس بەخێر بێن سەرسەر سەرچاو زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆرە مەها حەسەن بەکر بۆ پێشکەشکردنی وتەکانی ئێستا داوا لە بەڕێز بڕیاردەری بەشی دەرونزانی زانکۆی سەلاحەدین دەکەین بۆ پێشکەشکردنی وتەکانی پیروزبای ساڵیاتی سایکۆفێران دەکەم تەماشەیەکان تێکەشکران کورد بێت بۆ ئێمە هەر خۆم حەزم لە کومەکێکە لە شوێنێک لێگرێت بەیانمە فێر بکات وەکو سەرۆکاتی بەشی دەمزانی سوپاسی بە ڕێزبەرگری کۆلێجی بەڕێوەبەرانی زانکۆی جۆری سەرۆکاتی بۆ پیرۆزباییش لە هاوڕێیانی زانکۆی لە سەرەتاوە معنوي للأولياء عشان الأولياء من الدوام لما وش قلت فرنسا كان حاجتهم سيكتب سايكوفير نحن زعمنا دار التريش داهر ونزاقه يعطون كرنيان كبر هم يندانوا ليك كذا لقل بشكل ميزانية مهلو كذا صورة بجدار سایکۆفێر پرۆژەیەکی وەشیاری دەرونیە دەشتە بچووک و ئاسانەکانی ژیانی ڕۆژانە دەتۆمێتەوە جاری وا هەیە ئەو شتە بچووکانەکانی گەورەیە کاریگەری گەورەیان لەسەر ژیانی ئێمە سایکۆفێر پرۆژەیەکی بچووک بەڵام ئاواتی گەورەی هەیە بەدیهێنانی ئەو ئاواتەش پێویستی بە پشتگیری لایەنی مادی و معنەوی هەیە سایکۆفێر بەرهەمی گەنجان بە هاوکاری و مامۆستا و کالیمیستەکانی وای سایکۆلۆژیا کردوانەکانی خۆیان لەو واردا ئەسۆ دەکەم من دوو داواکاری بچووکم هەیە کە هیوادارم لە سەرۆکاتی زانکۆڕاتی کۆلێژ ئەو داواکاریان لە جومڵەی بە هەندوو دەبژێت یەکیشیان پشتگیری مادی بۆ سایکۆفێر زانینی لایەنی مەحکەمەکەی دەکەم هیوادارم کە داهاتوودا بەڕێکی کەمیش بێت چکە گرنگە بۆ ئێمە واتە بە کوردی کورتیەکەی پشتگیری مادی لە ئەوان بەرهەمی مەحکەمەویش کە ئێمە تیمی گەنجانی سایکۆفێر بەنیازی بە نەمێنان و دەتوانی گۆڤارێکی وەرزی تایبەتە بە باوەڕەکانی بواری دەرونزانی و وشاری دەرونی داواکاری سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین هەرکی لە چاپدانی بێ دەستوو سپاسان دەکەم دووبارە بەخێر بێت
هەواڵ لە پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمە ساڵح دەکەین بۆ پێشکەشکردنی بابەتەکەی بفەرمون. سايكوفير ومن تهنيك والدراسة رامي شيء علمية شيء باشا ورامي شيء كله خاصة هرق من كان كساعتي صار الكترون نار بس محمد صالح عليه سباسو بيزانينا أو سباسو بيزانينا نبي براسي وسلو كاي كيفاش وخدي باريس دولة محام وكراكاتي كوليج وخدي باريس دولة خاطر ويا وسباسو بيزانينا جوجي عملنا بداية سلو كاي كيفاش نبوايا لأمريكاي نوالدي باريس سلو كيفاش بالتأكيد أو بروجيات لا أكوتيكا يعني هو دائما أو فيلمي خلاص أو نريتا بزاني بيزانين زوزو ماشي شي زوزو مهمة لا وسائل كان معنا خلاص وبين نفسك وفي شعب الأمتي هذه برزان بابتكي من محاولات زور ركوفتي والكردنية راسكي بابتيشي گرنگە بۆ ئێستا کێشەیەکی هەمیشەیە کە پەیوەندی بە تاقیکردنەکانی ئەم سەردەمە هەیە بابەتەکە بریتیە لە چەند ناوێکی هەیە مسالە تاریخەکانی کەسایەتی من ناوە مسالە تاریخەکانی کەسایەتی یان سیە گۆشە تاریخەکانی کەسایەتی یان سیمادە تاریخەکانی کەسایەتی ڕجاکەم ئەوەی تەمەنی لە 8 ساڵ کەمتر قاعەکە دەچێت أواش بشيك لو بحاصل يعني بعيد بتعرف بلد ثاني كيش هموش توزن البلاد مساعدي برهني كاريك الدنيا لا استيكانو دروني كانوا ومغايتي كانوا بشويجي بشتي بلان أو خاصتي كزالة كهجموني هي بس مساعدي بس خودي كان كسكا أو خاصة زيادة دركبيت وزيادة خلق بناس خلق بيناس سلك نماي أو خاصلنا أو بيد الألسنة المهيمنة أو الزوزو فهذا هم بعدك يشتغل أو عن راسك و هاولي تزود راولا تنزانيا كتساعدي بولين كده وبأويك الزوزو جرينجا لم محاضرة كنت إما باسی کەسایەتی شازەکەین و کەسایەتی ساغ و کەسایەتی نازاغەکەین بە کورتی کەسایەتی نازاغ جۆرێکە لادان لەو کۆی گشتی ڕەفتاری ئەو تاکە لە کۆی گشتی ڕەفتاری کۆمەڵایەتی لە داوطەلێتەکان لە بەرژەوەندی ئەوانی تر هەتا دوایی بەڵام کەسایەتی سروشت ئەو کەسایەتەیە کە زیاتر خوي قبول كردو ويست خويا كبير ويست كماني كبير كبير وهروها التوانية وزي شيء أليني بكار بيني وبو بروبنوي تجاركاني جيانو بو جار سنتني شيشكاني هارو بروبنوي شيشكان براستي أويك زور درينجا لموضوع كساتي شصابو كساتي ناصاخ هو أم زيفا الشكل اللي أنا موجودان أجل إيما لهم مناسبة أم معالجين زيفا فينا بالبلغة أول شيء كذا موضوع كساتي صار ناسا راسكي زور جيرانا كساتي صار وناسا غير بموت شو زور ناسا غير لكن صار كان عايش ولو أنا شبكة جوانو أو شيء لأننا كسائي ناصار لنا وإيما عشي حاجة إيما صاحبي وأو شيء كذا شكان هو ناتواني إيما جوازين راسكي
کەسایەتی بەسی ئاستەرەگرێ ئاسیچیان ئەو خەسڵەتانەیە کە خۆم پێی ئەزانم ئەو خەسڵەتانی کە خۆمان پێی ئەزانین و خەڵک پێی نازانین یعنی لە خەڵکی ژانینەوە ئەو خەسڵەتانی کە خەڵک لەسەر ئێمە ئەیزانێت کە خۆمان پێی نازانین و ئەگەر پێشی نەزانین تاریوانێکەوە معنایەوە نیە ئێمە درۆ پێی حاجە بەڵکو من پێی نازانین ئەوەی کە ئاسیکی تر کە زۆر گرنگە لە مەسەلەی کەسایەتیە ئەو خەسڵەتانی کە نە خۆمان پێی ئەزانین دامانایە و نە خەڵکیش پێی ئەزانین ئەمە پێویستی بە ژنگەیەکی گونجاوە بۆ ئەوەی ئەو جۆرە خەسڵەتانە دەرکات یعنی ئەو ڕەفتارانەی کە کەسێکی خەڵکی سلێمانیان هەولێریان هۆگێکیان لێرە جیاوازە ئەگەر بچێت دەسویدیان لە ئەڵمانە ماوەیەش کەواتە هەندێک خەسڵەت هەیە شاراوەیە پێوتێن خەسڵەتی شاراوە ئەمانە پێویستی بە ژنگەیەکی لەبارە بۆ ئەوەی زیاتر دەرکەوێت. بەڕێزان لە سەرەتای سەدەی بیستەم فرۆید ئەو خەسڵەتە نادیارانەی لە کەسایەتیە ناونا گەڕانیەوە بۆ هێزە تاریکەکانی کەسایەتی کە لە ناو نەستا خۆیان ئەنوێنن و بەتایبەتی لە ڕێگای دوو غەریزەی سێکس و لەگەڵ شەڕانگێزیە. بەڵام یەنە سەر بابەتەکەمان پاول هۆز ساڵی 2002 خۆی لە جامعای کۆلۆمبیا لە جامعای کۆلۆمبیای بریتانیا لە کەنەدا مامۆستایە بینی کە هەندێک خەسڵەتی تاریشی هەیە لە کەسایەتیە ئەمە لە ڕاستیە لێکدانەوەیەک ئەکا بۆ ئارەزووی خەڵق بۆ ئەوەی شەڕانگێز بێ. یعنی بەڕێزان پاول هۆز ئەڵێ هەمومان شەڕانگێزی هەمومان ئەو سیماتە ئەو سێ گۆشە تاریشیە لە کەسایەتیکە بن بۆ تاریکە لەبەرەوەی نایەتە ڕووناچی خەڵق نایبینێ ئیلا لە ڕێگای هەندێ هەڵوێستەوە ئەو هەڵوێستانە ناوینە هەڵوێستە فشارایەکە. کەواتە ئەو سێ گۆشەیە ئەو سێ سیماتە ئەو سێ ڕوخسارە سایکۆپاتە و لەگەڵ نێرجسیەتە و میکابلێتە. پێشەوەی پێناسی ئەو سیانە بکەم بەپەلە بەڵام ئەم ڕوخسارانە بەڕاستی نێوەنگیریەک دەکەن نێوان فشارەکانی ژیان و چۆنێتی وەڵامدانەوەمان بۆ فشارەکانی ژیان. یعنی متغیراتی وەسیتن ئەم سێ ڕوخساران وەسیتن لە بینی فشارەکانی ژیان و چۆنێتی چونکە هەر یەک لە ئێمە وەڵامدانەوەیەکی تایبەتی هەیە بۆ فشارەکانی ژیان بەپێی چی؟ بەپێی ئەو خەسڵەتانەی کە هەڵیەگرێ و بە تایبەتی بەپێی ئەو سیماتە تاریکانەی کە لە کەسایەتیە هەیە. و ئێمە ئەگەر ئێمە لە وەڵامدانەوەی تاکەکە تێ بگەین بۆ فشارەکان بە شێوەیەکی گشتی و ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کە ئاستی دروستی دەرونی ئاستی دروستی جەستەیی لای تاکەکە چۆنە. ئەگەر وەڵامدانەکە یعنی با بڵێن فشارێک بە پلەیەکی دیاریکراو بە پلەیەکی هەشت ڕوبەڕووی هەمومانە بێتەوە ئەگەر هەر یەک لە ئێمە وەڵامدانەوەیەکمان هەبێ بەرامبەری بە ئاستێکی زۆر زیاد لە حەد ئەو کاتە کاریگەری زۆر خراپە بێ لەسەر ڕاستیەکەی لەسەر دروستی دەرونیمان و هەروەها دروستی جەستەیمان. کەواتە ئەمە چی نیشانەیە؟ جیاوازی تاکایەتی نیشانەیە بۆ چۆنێتی مامەڵەکردنمان لەگەڵ فشارەکانی ژیان کاریەکە بە جۆرێکە و لێکۆڵینەوەکان پیشانیان ناوە ئەو کەسانەی کە زۆر مەیلیان هەیە پێیان خۆشە ڕوبەڕووی فشارەکان بنەوە زیاتر عادەتەن بە شێوەیەکی نەرێنی وەڵامدانەوەیان هەیە بۆ ئەو فشارانە و ئەمە ڕاستیەکەی لە جۆری کەسایەتێکە ئەگەر سایکۆپات بێ سابەحسیەکەین یان نەرسستیک بێ یاخود میکابلیزم بێ
جۆری کەسایەتەکە لێرە دەورە بینێ هەموو دەرئەنجامەکانی توێژینەوەکان نیشانیان ناوە کە تایبەیە ئەو کەسەیە کە زۆر بە شێوەیەکی تند وەڵامدانەوەی هەیە بۆ فشارەکان بۆ کێشەکانی ژیان یان بە تووڕە یان بە خەمۆشیە یان بە نەبوونی پشوو یعنی قلة الصبر پشووی زۆر کەمە بەرامبەر بە کێشەکان ئەمە زیاتر ڕوبەڕوویان نەکاتەوە بەرامبەر بە نەخۆشی کە پێوترێ شادەماری تاجی شریانی تاجی عادەتەن ئەو گەنجانەی کە لەسەر و تەمەنی با بڵێن 35 ساڵە ئەگەری ئەویان هەیە ئەگەر بەو شێوەیە مامەڵە لەگەڵ فشارەکانی ژیان بکەن لەو جۆرە کەسایەتێ بن تایب ئەی کە زۆر بایەخ بە کامەڵبوونەیەن زۆر ئیش ئەکەن زۆر جددین زۆر وەسواسن زۆر تووڕەن زۆر کەم تەحەملن ئەمانە زیاتر ئەگەریان هەیە کە تووشی نەخۆشی دڵ بن بە شێوەیەکی گشتی کەواتە زاناکەن لەم بوارەوە بەڕێزان ئەوەی کە زۆر مهمە دەڵێن ڕەنگدانەوە بۆ فشارەکان زۆر گرنگترە لە خودی فشارەکە یعنی ئێمە هەمومان ڕۆژانە ڕوبەڕووی فشارە بینەوە بەڵام ڕەنگدانەوەمان ڕەتفعلمان بۆ فشارەکان وەڵامدانەوەمان بۆ فشارەکان ئەوە خۆی لە خۆیە بەڕاستی دەستنیشانی وام لێ نەکە بڵێم تەواو خۆی بە تۆ زانچی ئەو برادرە بێتەنکە وام لێ نەکە پەنجا خولەک قسە بکەم لەبەر ئەوە بەڕێزان ئەو ڕەنگدانەوەی خۆی لە ڕاستیە ئەو ڕەتفعلە بەرامبەر ئەو چۆنێتیە مامەڵەکردنەی ئێمە لەگەڵ کێشەکان و فشارەکانی ژیان جۆری کەسایەتیمان دەستنیشانەکە کەواتە دەمارگیریەکان بە شێوەیەکی گشتی زیاتر پەیوەندیەکی نەرێنیان هەیە لەگەڵ فشارەکانە و هەروەها ئەو کەسانی کە کراون کە گونجاون لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە خاوەن وجدانێکی زیندوون عادەتەن بە شێوەیەکی ئەرێنی ڕەنگدانەوەیان هەیە لەگەڵ فشارەکان بە شێوەیەکی گشتی ئەم سێ گۆشە تاریکە لە کەسایەتیە ڕاستیەکەی لە ئاستی گونجاوی کۆمەڵایەتی و لە ئاستی گونجاوی کۆمەڵایەتی ئێمە و لە ئاستی بڵین ئەو وزە ئەرێنی کە بەکارێنین لە پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان زۆر کەمەکاتەوە کەواتە ئەو سێ گۆشە تاریخیە لە کەسایەتیمان پەیوەندی بە ڕەفتاری شەڕانگێزیمان هەیە و بریتیە لە ئەو سێ گۆشەیە بە شێوەیەکی گشتی بریتیە لە فێڵ و فرتوفێڵ و ئەو ڕەفتارە شەڕانگێزەی کە ئەیکەین و ئێمە پێویست ناکە ئێستا هەندێک نمونە بینەوە زۆر یانی هیوا هەیە لەسەر فولای تێزەرامێک بژێ بۆ ئێمە بەو شێوە گشتێ لێکی دانە لە ڕۆ سایکۆلۆجیەکەوە ئەزانین هەندێک خەسڵەتی تاریک هەیە لە کەسایەتی هەرێک لە ئێمە لە چی کاتێکا دەرەچێت لە کاتی با بڵێن هەڵوێستە فشارەکان پێترێ stressful situation کەواتە سایکۆپات چییە؟ سایکۆپات ئەو کەسەیە کە بایەخ بە بەها کۆمەڵایەتیەکان و بە دابوونەرێت نایە و هەستی بەرپرسیارەتی زۆر کەمە وەک کەسێکی دەستپاک نییە ئەمین نییە بە شێوکی و لێڵیشە لە ڕووی هەڵچوونەکانەوە یعنی پێوتە الحالة الانفعالية و زۆر هەڵەشەشە کەسی نەرگسی ئەو کەسەیە کە خۆی خۆشەیە و زیاد لە حەد بە شێوەیەکی زۆر لەوە گەورەتر دەرکی خۆی ئەکات و تێگەشتنی بۆ خۆی زیاد لە حەجمی واقعی خۆی خودی کەساتی خۆی زیاترە لەبەرەوە کەسێکی نەرجسی ئەوانەی کە زۆر عاشقی خۆیانن زۆر خۆیان بەغەڵەت نازانن و هەموو کەسێ بەغەڵەت دەزانن و ئەمانە زیاتر ڕوبەڕووی مەترسیەکانە بنەوە و زۆر کاریگەرن بە هەڕەشەکان هەڕەشە کۆمەڵایەتیەکان زۆر تەسیریان تێکە
وزۆر بە حساسێتەوە بە حساسێتێکی زۆر بەرزەوە مامەڵەیان لەگەڵاکە و هەروەها عادەتەن با بڵێن مەیلی گشتاندنیان زۆرە لەسەر یەشێ بۆ ئەوانی تر چونکی ئەوەی کە زۆر سنتەرە بەنسبەت ئەوەوە بۆ تێگەشتنی ئەو خۆیەتی و جوانی خۆیەتی و عاقلی خۆیەتی و زیرەکی خۆیەتی و تا دوایی میکاڤلیزم بەڕێزان کەسێکە ئێمە کەلیمەی میکاڤلیت لە سیاسەتا بەکارهێنین جاری وایە لە کۆمەڵاستا بەکارهێنین میکاڤلیزم ئەو کەسەیە کە دائیمەن فرتوفێڵ بەکار ئەهێنێ بۆ گەیشتن بە ئامانجەکانی کەواتە پێوتێ ئەلغایەت و بەرر الوەسیلە غایەت و بەرز یعنی ئامانج پاساوە بۆ ئاملاس یعنی ئەو ئەگەر ئامانجی شتێک بێ هەم مانعی نییە هەموو ئامرازێک بەکاربیانێ بۆی بگاتە ئەو مەبەستە کەواتە قسەی خۆشە فێڵبازە زیرەکە وریایە تەڵە بۆ خەڵقدا ئەنێ بەڵام ئەوەی کە ئەیڵێت میکاڤلیزم ئێمە هەموو حەزەکەین هەموو ما قسەمان خۆش بێ ئەوەی کە ئەیڵێت مەبەستی نییە مەبەستی ئەوەیە بگاتە مەبەستە سەرەکیەکەی بە شێوەیەکی گشتی هەڵێنجان بۆ ئەم بابەتە بەڕێزان دووسێ خاڵە یەکەم باسی ئەوەمان کرد کە تاکەکان بە شێوەیەکی گشتی جیاوازیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی یاخود وەڵامدانەوەیان بۆ فشارەکانی ژیان و بۆ هەڵوێستا گشتەکانی ژیان و ئەوە ژوامان لێکا لە گەلەکتریا جیابین و ئەم شێوازانەش ئەگەر لە حاڵەتێکە ئەوە زۆر مهمە ئەگەر لە حاڵەتێکە دووبارە بۆەوە شێوازی نەرجسێت یان شێوازی سایکۆپات یان شێوازی میکاڤلیزم ئەگەر دووبارە بۆ لە زۆرینەی هەڵوێستەکان ئەو کەسە ئەڵێن سایکۆپاتە یان میکاڤلیزمە یان نەرجسیە ئەم سیماتە ڕیا ڕوخسارە تاریکە لە کەسایەتیە شوێنەوارێکی زۆر خراپ و نەرێنیان هەیە لەسەر تاکو لەسەر ئەوانی تر و لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و ڕاستیەکەی ئەمانە ئەبن بەڕێگر بۆ ئەوەی وەڵامدانەوەیەکی باش و ئەرێنیمان هەبێ بۆ فشارەکان بە شێوەیەکی گشتی خاڵی سێەم تاکەکان ئەوانەی وەڵامدانەوەیەکی زۆر سەریع و زیاد لە حەدیان هەیە بۆ فشارەکان عادەتەن ڕوبەڕووی کێشە فسیۆلۆجیەکان و نەخۆشیە دەرونیەکان و کۆمەڵایەتەکان ئەبنەوە و هەروەها بەڕێزان ئەو سیماتە تاریکانەی کەسایەتی بەڕاستی بەشداری ئەکەن لە کەمکردنەوەی ئاستی گونجاندنی کۆمەڵایەتیمان بە شێوەیەکی گشتی ئەو گونجاوە کۆمەڵایەتی خۆی لە خۆیە ئێمە لە زۆر فشار و نەخۆشی ئەپارێزێ بە پێی ئەو لێکۆڵێنەوانای ئەوەی کە هەڕەشە لە بەرژەوەندەکانی خەڵکەکات و هەڕەشە لە ئیسراحەتی خەڵکەکە و خۆی لە خۆیە تعبیرە یاخود نیشانەی ئەوەیە کە یەکێک لەو سیاسیماتە زاڵە لەسەر کەسایەتەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە ئەبینین لەم ڕۆژە و لە کۆمەلگای ئێمە هەندێ ڕوخساری شەڕانگێزی و فێڵ و گەندەڵی بە شێوەیەکی گشتی ئەمە بە پێی ئەم بۆچوونە بەڕاستی تەنها بەرهەمێکی ئەو خەلەلەیە ئەو ناڕێکەیە کە هەیە لە کەسایەتیە کە بێگومان ئەگەڕێتەوە بۆ جۆری پەروەردە و هۆکارەکانی زۆرە و ئەو خەلەلەش بەڕاستی تەسیرەکاتە سەر ژیانی ئێمە بە شێوەیەکی گشتی چی لە ڕووی دەرونیەکەوە بێ یاخود لە ڕووی کۆمەڵایەتێکەوە بێ خۆشەویستی و ڕێزم بۆ هەمووان سوپاس. پرسیارشتیان نییە وەڵا چاوەڕوان ناکەم Net
زۆر سپاس بۆ دکتۆر یوسف بۆ پێشکەشکردن و تەسانی زۆر خۆشحاڵ بووین. ئێستا بە پارچە ڤیدیۆیەکی دووپلەکی و دوای ئەوەش کۆتایی بە مەڕەتمەکانین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمە قوتابێکی بەشی دەرەزانی زانکۆ سڵاحەدینە وەکەم قوتابێکی تری زانکۆکانی کوردستان ماوەیەکی ترکی بە کۆمەڵی پێشەوە کەمەڵی کردووە لە بەشەکەیدا ئەمەش بە هەمان شێوە ترکی پێ کردووە ئەمەش بەشێکی زۆری قوتابیان ترکیان پێ کردووە بەڵام تەنها درکردن بەس نییە قوتابیان دوو ڕێگەیان دەپێش بوون یان ئەوە تاوەکە قوتابێکی تر چاوانە دەستی کەسانی تر بێت پێشەکانیان بۆ چارە بکات یان ئەوە تا خۆیان دەست پێشخەری دەکات ئەوان دەست پێشخەریان کرد و بیریان کردەوە کە چی بکەن پرسیار کە ئایا توانایەکی وایان هەیە کە مفکوڕەکان چارە بکەن ئەمە پرسیارێکی ئیلهام بەخش بوو بۆیان ئەمما قوتابێکی بەشی دەروزانیە لە هەمان کاتدا دیزاینەرە ئەمەش کتابێکی بەشی دەروزانیە ئەزموونی هەیە لە بەڕێوەبردنی تۆڕە کۆمەڵاتیدا ئەمە شوێنە پێشە ئەمەش زمانێکی بیان دەزات کە توانای وەرگێڕان هەیە دوای وردبوونەوەیەک سەیریان کرد هەر قوتابێک خاوەنی توانە و کارامەیەکی تایبەتە لە بوایەکدا پرسیار چی دەبێت کە موزەی خۆمان وەک قوتابیەک بخەین ئایا ناتوانین بەهۆی ئەو کێشە و کەموکوڕەکانی بەشەکەمان چارە بکەین سایکۆفێری بەرهەمی ئەم پرسیارە بوو هەموو قوتابیانی ئێلادرد وە لە بێناو خزمەتکردنی خۆیان و کەمکردنەوەی کەموکوڕەکان سایکۆفێریان دامەزان لە مانگی 11 ساڵی 2022 بە فەرمی پرۆژەی سایکۆفێر ڕاگەیەندرا بەڵام دوو مانگ لە پەناهی ئامادەکاری دروستکردنی بناغەدا بوو لە مانگی ساڵی 2023 دوای ڕێککەوتن لەگەڵ قوتابیانی بەشی دەرزانی زانکۆی سۆرات دەستیان بە چالاکیەکان کرد لە ماوەیەکی کەمدا زۆربەی مامۆستایان بەشی دەرزانی زانکۆی سڵاحەدین بۆ سۆرات پشتگیری خۆیان بۆ پرۆژەکە دەربڕی و هەرزوو سایکۆفێر بۆ بە نمونەیەکی ناوازە و هیواوەخش بۆ گشت بەشەکانی تر لە هەمان کاتدا کەوتە بەر سەرنجی دەروزانان و نووسران و مامۆستایانی زانکۆ سایکۆفێر نەمای کارەکانی زەریێوەری زۆر پێچ سوود بۆ زۆربەی قوتابی داڕژ بە تێکۆڵبوونی کات قوتابیان ئەزموونیان زیاتر دەبێت بەرەبەرە قوتابیانی تریش زۆر کارامەی خۆیان لەگەڵ سایکۆفێر بەش دەکەن ئێستا سایکۆفێر خاوەنی یەکەیەکی دۆخمە کارایە لە چەندی دەست و گروپێک هاتووە هەر دەستێک بە هاوکاریەتی کارەکانی سایکۆفێر ڕادەپەڕێنن زۆر سپاس بۆ هەموو لایەک دوبارە بەخێر بێن ئێستاش کۆتایی بە ساڵیادەکە دەهێنین ببورن لە بۆ هەر بوونی هەر کەم کورتێک یاخوا بەخێر بێن سەر سەران و سەر چاوان